لە قوتابخانەی بەردەکەڕ لە تانجەرۆ لە سلێمانی دەوترێت لە برینەوت بانزین درراوە بە قوتابخانەکە و لە کاتی خاڵیکردنیدا لە قوتابخانەکە لە پڕ کڵپە دەکات و بەرمیلەکە دەتەقێت و 3 کەس بریندار دەبن کە کارگوزارێک و قوتابیەک و مامۆستایەک بووە. وڵای ئێمە لە ئیدارە من دەرزم نەبوو چاوەڕێ بوو مامۆستاکانە چوردەوردە بەرەو پۆل لە ڕێشتن دەرزی دووەم بوو. ئیتر بۆنێکی خاص هاوتمان بۆنیە لەگەڵ وشەی بۆنەکە زرمە بەرز بوو ئاگر هات دە نەماسێن تۆ باران کراوی بوومە لەرزە بۆ نەماسێن چییە ئیتر ئاگراتە دەرەوە تومە لە جیاتی نەوت بانزینیان بۆ هێناوین کۆمپانیاکە خۆی هات ئاعترافی کرد لە داوای لە بردنتان لەکەین بە هەڵا کابرای بڵێ نازانم لە جیاتی نەوت بانزینی کردوتە تەنکەرەکەەوە نردێتی بە ئێرە ئیتر بەبێ فەحز گەاندێنێتە مەکتەب ئەمە لە ژووری مامۆستاکان بوون ئەلێرە ڕاوەستابووین لە پڕەوە بۆنی بانزین هات خۆیان وتیان نەوتە بەس بە حیساب نەوتە خۆی بانزینی تیا بوو بنزینیان هێنا بوو باریان کردبوو بۆنی بنزینێکی زۆر هات ئەلێرەش نە سۆپە ئیشی کردبوو نە غاز هەیە و نە کەس لە مامۆستاکان جگەرە کێشن ئیتر لە پڕەوە تەقەمەنیەکی زۆر گەورە بوو ئاگرەکە هەمووی دەرکەوت لەولانە کارگوزارەکەمان ئەلێرە بوو فەراشەکەمان شوشۆ پەنجەرەوین هەمووی تەقوب پێ مامۆستا پشتیوان مەعاونەکەمان بوو ئەوان فەقیرە ئەو هینەکەی کردبوو سۆندەکەی کردبوو ئەویش دەست و دەم چاوی و سنگی ئەوانەی هەمووی ئاگری کردبوو. ڕووداوەکە لە کاتێکدا ڕوویداوە کە قوتابیان لە نێو پۆلەکانیاندا بوون باوکی ئەم قوتابیە کە کوڕەکەی بریندار بووە دەڵێت ناکرێت هێندەنا بەرپرسیارانە لە جێگەی نەوت بنزین بە هەڵە بدرێت بۆ قوتابخانە و زۆربەی قوتابیان ئێستا تووشی گرفتی دەرونی بوون بەهۆی ترسیان لە ڕووداوەکە. من وەکو خۆم تەبەن لەخوا بەزا بەشکر بەخوا مناڵەکە شتێکی وانە وەلەو کە ترساوە وری تۆزە زۆر بێتاقەت بۆمانە پاچێکی شوشە بۆ بەرملی کەوتووە ئەوە برینار بووە لەخوا بەزا بێستا لە ماڵەوە باشە حاڵەتی بەڵام وەکو مخەسب تاچی دەمە وەزارە لێرە بەرپرسە یا تربیە بەرپرسە لەم حاڵەتە چکە ئەمە شتێک نییە کابرا لە ماڵەوە شخصی خۆی کڕی بێتی وایە چکە تربیە نردوێتی تربیە بەرپرسە لەم کارە و لەو ڕووداوە منیش وەکو خۆم سکاڵا هیچ سکاڵایە ئەو سکاڵای جەرمە بۆ تربیە سکاڵا ئەبێت لە تربیە بکەیت بەڵام ئەوەی کە هەیە لێرەیە ئەبێ مامۆستاکان و مدیرەکە بە تایبەتی لەم کارەساتە بکۆڵێتەوە. پەروەردەی سلێمانی ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوتەوە و داوا لە قوتابخانەکان و باخچەکانی ساوایان و ئامادەیەکان دەکات ئەو نەوتە بەکار نەهێنن کە بەسەریاندا دابەش کراوە ترس لەوە هەیە هەمان بنزین بێت کە دراوە بە قوتابخانەی بەردەکەڕی بنەڕەتی ئەم قوتابیە لە پۆلدا بووە لەگەڵ هاوڕەکانی کاژمێرێک دوای ڕووداوەکە هاتۆتەوە بۆ جانتاکەی و دەڵێت زۆربیان لە ترسا گریاون و هاواریان کردووە. تەلەبەکان زۆریان چونەوە بۆ ماڵە و ئێمەش لیرە ماوینان بەس ئەوە ئەزانم ئێمە لە پۆلا بووین دەستی زانستوانە بوو لە کاتێکە هین بوون ئەو شتانە تاقینەوە ئارۆڵا چیتان کرد؟ ئەڵا زۆربەی زۆری گریا یەکسەر چووە ماڵ. قوتابخانەکە نزیکەی 600 قوتابی لەخۆ دەگرێت. ڕووداوەکە لە کاتێکدا ڕوویداوە کە قوتابیان لە نێو پۆلەکانیاندا بوون. لە کاتی پشودا بووایە دەوترێت زیاتر لە 100 قوتابی بریندار دەبوو چونکە ئاسەواری شکانی شوشە و تەقینی دەرگا و پەنجەرە زۆربیانی زامدار دەکرد. ئەمە لەفەی یەکێک لە قوتابیەکانە کە نیوەی خواردووە و لە کاتی ڕووداوەکەیان نیوەکەی تریشی جێهێشتووە لە ترسا و دروست لە کۆتایی وانەکەدا بوون کە ڕووداوەکە ڕوویداوە و ئەمە تەختەی دانیشتنی یەکێک لە قوتابیەکانە کە لە کاتی خوێندنی ئەوانەیەدا بوون کە نووسراوە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان بە شێوەیەکی بەردەوام کاریگەری نەرێنی لەسەر باری دەرونی و تەندروستی قوتابیانە بێت. بەڵام خۆدایک و باوکان دەڵێن ڕوودانی تەقینەوەیەکی لەم جۆرە یان تەقینی بەرمیلێکی لەم جۆرە کاریگەری دەرونی زیاتری زۆر لەسەر قوتابیان دروست کردووە و ئێستا بەشێک لە قوتابیان لە ماڵەوەن و دۆخی دەرونیان باش نییە بەتایبەت ئەوانەی کە لە کاتی ڕووداوەکەدا لێرە بوون. ڕامیان عوسمان کەناڵی پێیان سلێمانی.